بالله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله. هیوادارم ڕۆژێکی خۆش بێ ئینشەڵڵا دەست پێکمان بۆ بەرنامەکە پشتیوانی قۆڕ بەو سەرۆ باشە ڕۆژان ڕاتەکە سەر لە بەرنامە گۆرانی وڵێ هینم هێ ناوەی کە بۆ درەلیش بێگەنا ئەکەنە گەست کردە شۆلیش نامێنێ دانیشم بۆ دلای بە کاکە حەمە خۆ نارم قسێکم بەڕلی خۆم باشە من ئەو ڕۆژە لینکی سناپی زەعەکەم دانەنا یعنی چیە هەوم نامەیە هاتووە کاکە تۆ بۆچی و سنتەرە دانانی وەڵڵا دامنا بە ئەڵڵا دامنا ئەو دایەنێ باوەشێنم بۆی نای بۆ مریشک بەم قەبا بگێ مریشک حەق ئادێ گۆشەنە بژێنی سەرگە درەنگ باوەش براکەم ئەو کەپرانە بە چەنە؟ ئەوانی خوارەوە؟ ئەو بە 25,000 چوا کەپرە؟ کامە نییە برارە نوێنەرێکی پارەخۆری کەپرچی دێچێت چوا دار و حەسیەکە 25,000 ئەی کەمتر؟ 10,000 خۆم نییە بچم دانیشتم پێنجم بەنە عیبێتایەوە ئەوە خەبیری پاسە چۆن وەرەگەڕێ؟ ئەوە خەبیری دەمەکە کاکە قژم ڕامەکە شەو کوڕەتڵی بە خۆی مێنێ مەکە بەسە تاو بەسە باشە برە میشەڵاکەی ئەکی بە پرچ یەکی 2008 ئەو کەڕێکی 2008 ساڵی قەندێکی چەند ساڵی قەندێکی بەرنامەکە کاکە لە کاتی بەرنامەوە بێنە خۆتە پێ بکەنن باشە برام لە بەرنامێک ڕاستەخۆ لەگەڵمانای باشە پرسیارێک لێ یەکەم هیوادارم ڕاست جوابمامەیتەوە هەستت چییە بەیانی کە قژە ئەوەرێ و نایەتەوە وڵای چێستێکم بێڵەن پاچاکە عەرەبیانی زەرپێ پاچا سەرپێ تۆ بەس داخی شادە ئینشەڵڵا وە ڕەمەزان چی حەزەکەی؟ خواردنی گەردی شەرقی پیتزا پاستا بابەتی شیرینی فێرکاری دانی خۆ فێرکاریمووی دانێ باش عیبی نییە یەشیان ناشارینەوە ئەبێ هەمووی دابنێ باشە؟ شەربەتی مێوش لقمە قازی لای بە فێرکاری سەڵ ناڵێم شانسێتۆ ئەوە شانسانارم پیاتەقی ناڵێم شانسێتۆ تێکماگە چۆن پێسڕیتەوە کە ئەمەجیان کە حەمەجیان خواجوانیەوە قوبانم کە حەمەجیان بیسترەوە کە حەمەجیان تێکماگە چۆن پێسڕیت بێویزان سێکی بێناوم باشە کژە تۆ کە زۆری جوڵێن بە بەرنامەکە بە ئەمە لێبێن هەنێری شەنە چی ژەنگە کاکە سپڕای کژە پاشە برام شیوانە خراپە بێن لەوێ بەس ناسەکە بەدارەکە ها؟ نەوەڵە بۆ مێکێنەکە خۆش ئەدەلایبە کاکە حەمە مێر ناومانەوە کاکە حەمە تەشکیلە دانم یەک دەقە تەشیلەی چی دانی تەشکیلێ چۆن دەست پێکەین منەنارم پیا هەر حوتمان هجومینە حوتمان دیفاعین تێگەشتی ینی دەسە جەمعی یاریە وەڵڵا منەنارم پیاتەقیاچم لێو چی؟ هەنارم پیاتەقی زۆر سپاس بۆ دکتۆرەکەم کە نمونەی بۆ ناردەوم یە قژم ئەو ناوچوانەیە باشە برام چونکە داواتی خۆمنی شوتی و مێناوە کۆرەی خەڵکە فڕیاوە کاکەدا پێتانە فرۆشمە نابێ زۆر سپاس جەرگە بۆ تێ چی کاتێ بڵێ چیوێ بە ڕۆژتۆگە و باو کەڕ بۆچی کرێکی ناشری یا قەتڕێکم یا نایچی ئەمە جریوێنە جریوە و کالەم دەشت و سروشتەیە بڵێ چی؟ چیڵە چی؟ لێرش بۆڵەوە ماڵ ئەمڕۆ ڕەندەنگی خۆشەکەی بەرنامەکە ئەم شێوازانەمان هەیە کە خەڵکە چێت نانێگە خوایان شتێک سێکە شوێنەکەش پا ناکەنەوە بۆ بە یاسەرەکەی کاکە بۆ بە یاسەرەکەی بەخوا شتێکی لێ دانیشە بە قوربانیەوە دڵەمەوە نمونەکەیە جوانە بۆ چۆنە پاشای برام زۆر تایبەتە سەرەتای بەرنامەکەمان زۆر تایبەت بوو بەدڵێ بۆ سەرەتایە
كورتو تشيت قوربانە بم انا موسم حلنا معه قوربانی دڵێ بم گیان سەرەتای بەرنامەکەم صار يخسى جيبه تايم ليه الحياه برضه ولا يشوف دايم بتانية سايد يستي اي بقربان كاكا او طولي ليه تدركي بيلا مين دركه في خوات ما ليه بي حمل شيشنا كمان كارو جان أو طلع معجبي صوتي لا تو انا بلا ميله قربانة بم ناس عالي مش تبلغ هاورا كيرا ها نيله وش هذا شنو والله شو فيه لا يبغى هاتي تو كويتي ولا يبغى كاكا حما ني ساعات بتيستا ني ساعات يستا گیری خواهد دەزە بۆم و برا خۆشەویستەکانم لە پرۆگرامێکی کورد ماکسە قوربانی و ساماچە ها ئەوە دەموچاوی پێکەنی نیدی ئەوەی ها بەرنامە ناکەن سەیرێکری جارە ئەو دارێکە کردانە ئەو بۆ کارنابیە کاتی هەڵپەڕی ناچی اخو مجالي تان تاش سيجار روم کاراچی داج خورك جاخور صوت نجات ما بيت ما كل قيدان بردا ها چەرگۆ دڵ وەرە دڵەکەم قوربانی دڵەکەم یەک گۆرانی شازم بۆ بڵێ بۆی ئەوە تێ مانگ لميان قليتو يا كير قليلا زلفو برويتو يا كير قليلا زلفو برويتو يا كير ئاوات ئاوات گۆرانی شڵا بە مانگی ڕەمەزانی پیرۆز کاکە کۆدۆ ئەم مانگە تەناو فێرکاری شیرینی خواردنە شەرقیەکان غەربیەکان برنجشلە هەموو شتێدانی وایە ئیشەڵڵا ئاوات ئاوات شيو كركاكا دخليني وانا بيقال عاد برنامج ولا قينا لما ما يا ابو دخليني او دفن مريا وجهي يمكن مريا لقيت وش هذا حل خويا وقريناه قرماتي ولا كلكم هذا امري ولا زي كم بس انا لا لا بص هذا شني مكر وكاكا اخ ولا ايش يا والله طبعا بوم دوباره كانوا عزل النبي شهركاني بخوشي شادوماني روزيكيان لبردرقا بكم الله يكجيقا كاكا شهركاني بخوشي شادوماني روزيكيان لبردرقا بكم الله يكجيقا قرباني يوم تستعمل قرباني وجدانه بوم يا قولاني خوش والله وابوم كاريلا عيش ميشا بحالي دمشي كم توير اليوم زعما كرة عاود الدنيا دي جان خوش دعتي خوا شيفي لينا ها شي في شي غازي كم تعرف كلكم بعمل هذا جان بس اتشوف خاطر الركلامة كي زي الناجي يرون هورا رونا بيكرن شورا اوليان سن والله زارميتي هذا اي خويا اخويا هورا سويرا ناقص مش شوين يا بهارات يلا يا زماني عليك كمل يلا سير منك يلا وروا الطماطم بياس خيار كل وات فايدته برسيمه كاكا والله جان سوا بقوتك كامل عربو عيبك تيوا سوا انا جاي نشلو جيني وخا هم برنامج ناقه مقصد القطار خلاص ولا مردوم ناو قدم ساعه يا حما وسطاب ورسم قدنيش هذا حما سي كاميرا
جوانیە خۆمان ناوەسیم بە ڕسم کرد لە بەرنامەکە لێ بۆستە لە بەرنامەکە لێشان مەوەستیەوەی دێک کاگاتوانی گۆرێکمان بڵێ دەڵێم هەرچی بەرچی کەس نازانێت دەڵێم چی نازان بۆ ێڵم سەڵتە لە کارەوە خۆشتر نییە 2006 لەگەڵ 30,000 لایک جوان وایە زینەڵم شەویشتەنیا دڵپەسوو غەمگین مات و پاشێوم زۆر لەم تاڵاژین ئەمڕۆ لا کێسان بارێ باران ئەیدا لا گۆنای ناسک و نازاران ئەیدا لا تەپەی زۆر بێت ئەو چیڵێ خاڵە حەمە چیڵە تۆ شارزە لە شووتیە نایزانێ وش نایزانێ بەتایی بەرنامەکە ئێستاوەیە حازر کراوە بۆ ئەو پرسیارانەی کە زۆر قورسە بە حساب لێ نەکرێت بەتایی بەڵی مەرحەلەی ئاخیری وەحشەکە پرسیار و وەڵامەکە ئایا تۆ عاشق ویلانتە؟ بەرنامە پاشە مایکی پێوەگەن خاڵە حەمە مایکی چاکی ژۆن پێوەگەن نیتانە دەنگ خۆشکاوە کارۆم لێ بکە بخم لە کارۆ ڕاکەم من بخم ئەم لێ نەکەی بە قوربانم با تۆش دەرچی جان ئەوە تا وەرن شتێک ژۆنەوە قوربانم چاوت ماتۆشتم ئەمایکە سەڵتێکە بەکارکات بە کۆمەڵە یەک جێگا چاک پاشە هاوڕێکانی بەخۆشی شادمانی ڕۆژێکیان لەبەر دەرگا بە کۆمەڵە یەک جێگا هاوڕێکانی بەخۆشی شادمانی ئەو بەشی خۆم سپاس ڕۆژێکیان لەبەر دەرگا بە کۆمەڵە یەک جێگا چاک پاشە هاوڕێکانی بەخۆشی شادمانی ڕۆژێکیان لەبەر دەرگا بە کۆمەڵە یەک جێگا سێری ئەم ستافە جوانەکە مێژوویکیان لە کورتماشۆ هەیە هیوادارم هەمیشە باش بێن لەش ساغ بن تەندروست بن ئەمانە سەربازە هونەکانیان ئەویان ناڵێ ئەمە سەربازیونە ئەوە سەربازە هونەکەیە کاکە حەما سەربازە گەورەکە ئەمەکە بابەر نەبێتەوە بۆ سەڵ ساڵ دەکەوێت مانیچەکەمان ئادێ الله نمانی چۆ تەرتیباتە ئەمەیان چێ کۆ دەبرام شلێ پاقلەی تاڕ ئەمەش مەژەماعەت زمانێ ئەو پیاوەیە مەکارە دەبا ببارێ دەشەگیان بۆنی دیداری تۆکە سۆلین خۆڵەرە خوار ئاکتیڤەوە لە ژێر ئەشکا بۆ ناو ئاگرەکە تەنافی ئاخ و حەسرەتم بە دەوری عاشقە گێڕاوە زۆرە ترسم ئای ساردێ شێتانەدا منێ بگرێ یا گیرۆ دەی بەڵایەگەبی یا خۆشە گاوەی لە ئیسلام وەرگەڕا من خەریکە بۆ کوڕاشێخی پەشیمانم بەوە من خەریکە بۆ کوڕا قۆزێ پەشیمانم بەوە پێشێماتیان کەم سلێمانیان تێگەیان شاک شامە دواوە زانی بە شەرم و حەیان باشە جانجۆ بگرە ئەوە بۆ دەکەم بەیان گۆرانی بێژی ئەمڕۆ تا بکەن حەسرمەیان ساچەند تێدا شک نابم لە سەدانە دانەیان لە ناوەوە نەدانە
عريشة صلاة بالمدانيان وش قراني وتن وش موسيقى ليان وقراني وكلمة من زور كسم فيقيان نخومي باش بالبلد لا بخيرا بكيان شاكش بأنو مكاني أكم باسي شاكيان بلام أوان بيا وفا لمني ذا كان خيان لمني ذا كان خيان